میوانێکی گرنگم لایە ئەویش بەڕێز دکتۆر ئەمجەد محەممەد کاک دکتۆر بەخێربی زۆر سپاس خۆشحاڵم کە لێرەیت ئەمێ لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەین حکوومەت بۆچی ئێوە داتای خەڵک بزانێت بۆچی بزانێ خەڵک چەند خێزانەکان چەند ئەندامن ئاستی بژێویان چەنە هۆکارەکەی چییە؟ زۆر سپاس سەرەتا زۆر گرنگە ئەوە بزانین کە ئەم سەرژمێریە لە ڕووی زانستیەوە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ دەستنیشانکردنی ئاستی هاوڵاتی تاک و هەروەها ئاستی خێزانەکان و هەروەها ئاستی ئەو دەستگا خزمەت گوزاریانەی کە هەیە و هەروەها ئاستی حکوومەتیش بە شێوەیەکی گشتی بۆیە سەرژمێری بە گشتی بریتە لەو زانستەی کە یارمەتی دەرە بۆ ئەوەی بڕیارەکانی حکوومەت و دەوڵەت بە شێوەیەکی دروست بدرێت بۆ ئێستا بۆ ئایندە بۆیە ئەو پرسیارانەی کە لە ناو سەرژمێریەکە هەیە پێم وابێت هەمووی پرسیاری زۆر دقیق و وردن و خزمەتەکەن بەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئایندە و ئێستا لەکوێین ئەمەش یەکێکە لەو بوارانەی کە لە علمی ئیدارە پێوترە ئیدارەی استراتیجی ئیدارەی استراتیجی بریتە لە خوێندنەوەی ئێستات بۆ ئەوەی بزانی ئەوەی کە کەم و کورتیە چۆن چارەسەریکەی و ئەوەی کە هەنگاوی باشیتیانرا و ئیجابیاتە چۆن زیاتر پەرەی پێوەی دکتۆر ئەو پرسیارانەی کە ناو سەرژمێریەکەیان ئەگەر هەر بە ئەوە بە خێرایی سێریان کە ئەزانی بەشێکی ئەوەی کە ئەوێ بزانێت توانای ئەو خەڵکە بزانێت لە ڕووی مادیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی عەقڵیەوە ئەمە تا چەند گرنگە بۆی بزانی خەڵک ئەتوانێت چی ئیشێ بکە بۆ مەسەلەی هێزی کار بۆ مەسەلەی سەرمایە مرۆیی پێ دوایە ئەمە لەم سەرژمێریە دەرکەوێت بەڵێ یەکێک لەو لایەنانەی کە زۆر گرنگی پێدراوە لەم سەرژمێریە بریتە لە خوێندنەوەی تاک بە تاکی کەسەکان بواری لێهاتنی و تەنانەت بەپێی تەمەنی ئایا چه اختصاسێکی هەیە و حەزی لە چیەوە چه ئیشێکەکە خۆی خاوەن ئیشە ئایا کارمەندە لە لای شوێنێکی تر و حەزی لە ئیشەکەیە حەزەکە لە ئایندەیە ئیشەکەی چۆن بەرەو پێ یعنی بە کورتیەکەی دێت بە وردی هەموو ئەو پرسیارانە ئەکاتە ئیسیبیانێک کە ئێمە هەمومان لە ڕووی زانستیەوە ئەزانین کە هەموو بەرەنجامی توێژینەوەیکی زانستی پشت بە ئیسیبیانە پشت بە ڕاپرسی ئەوەسێت ئەو ڕاپرسیش هەتاوەکو دقیقتر بێت تا ورتر بێت بەرەنجامەکەی عیلمیترە بێت و یارمەتی دەرە بۆ ئەوەی کە بینای لەسەر بکەی و لەسەر ئەساسی ئەو زانیاریانە تۆ بتوانی هەنگاو بنەی کە چی بکەی ئێستا بۆ نمونە سەرچاوە مرۆییەکان لە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا بە دقیقی نازانین ڕێژەی بێکاری چەنە و ڕێژەی حەزی خەڵک بۆ ئەوەی کە لە ئایندەیە حەزی لە چ بوارێکە بۆ ئەوەی بۆ نمونە لە زانکۆکانە گرنگی بۆ وەرانە بدرێت و کەم و کورتەکانی ئێمە چییە و چه شتێک کەڵەکەبوونمان هەیە تەزەخممان هەیە کە شتێکی زۆر پسپۆڕێکی زۆرمان هەیە و سوودی لێ وەرنەگیراوە ئایا لە پسپۆڕی خۆتا ئیشەکەی یا لە بوارێکی ترا هەموو لە پرسیارەکانە هەیە باشە دکتۆر لەناو پرسیارەکانە پرسیاری ئەوەی تایە کە کەسەکە دەرچووی زانکۆ پەیمانگایە یان ئاستی خوێنی کەمترە و پرسیاری شتەیە و کەسێسە کاری هەیە یا کاری نێگە کاری هەیە کارەکەی چۆنە لە شکاتێکە بۆم لە گریمان دەرکەوت لە سلێمانیا لە شاری سلێمانی دەرکەوت زۆربەی ئەوانی کە دەرچووی زانکۆن بێکارن یا لە کەرتی تایبەت کارەکەن بۆ ئیدارە و حکوومەت چی ئیسفادەیە لەم داتایە ئەکات دەتوانێت بیکا بە بنەما بۆ چ بڕیارێکی کارگەڕیە ئەوەی ئاراستەیەکی پلان ئەوە طبعا یەکێکە لەو بەرەنجامانەی کە پێویستەوە فەرزە لەسەر حکوومەت دوای ئەوە طبعا ئەم سەرژمێریە بچێتەوە لای وەزارەتی پلاندانان وەزارەتی پلاندانانیش بریتە لە سەرچاوەی دابەشکردنی ئەو ئەرک و کارانی کە لە ئایندەیە ئەبێ هەموو سێکتەرەکانی تری حکوومەت پێی هەستێت بۆیە ئەگەر هەر باسی ئەم خاڵە بکەین کە ئێمە بۆ نمونە بۆمان دەرکەوێت لە شاری سلێمانیە دەرچوویەکی زۆر هەیە بۆ نمونە لە بواری کۆمپیوتەرا بۆ نمونە ئایا ئێمە کە ئێستا ئایندەمان ڕووی لەوەیە کە زیرەکی دەستکرد و هەموو شتەکان بەرەو کۆمپیوتەر و بەرەو ئەوە ئەڕوات ئایا چۆن سوود وەرگیراو لەمانە ئایا توانراوە بۆ نمونە بڕیارێک دەرچێت کە سەرجەم سێکتەرەکانی خزمەتگوزاری بەرەو بە کۆمپیوتەرکردن و بەرەو حکوومەتی ئەلکترۆنی بڕات بۆی سوود لەم هەموو تاقەی وەرگیرێت و ئایا ئەوانەی کە دەرچووی ئەوان چەند ئەتوانن خزمەتکەن و ئایا پسپۆڕەکانیان چەند بەکار هاتووە یعنی چەندین بڕیاری تر لەو ڕانگەیەوە ئەتوانرێ بدرێت باشە دکتۆر لەناو پرسیارەکانە پرسیاری پێداویستەکانی ناوماڵەکرێ پرسیاری هەندێک شتەکرێت کە توانای دارایی ئەو خێزانە دەرەخات تا ڕادەیەک پێ دوایە ئەمە حکوومەت ئەتوانێت چ بڕیارێک لەسەرما بۆ منە ئەگەر دەرکەوت لە یەکێک لە پارێزگاکان یەکێک لە قەزاکانی ئەم وڵاتە خەڵک توانای کڕینی پێداویستەکانی ناوماڵەکەی کەمترە بۆ خۆی
ئەتوانرێت چۆن ئەمە معالەجە بکرێ؟ بەڵێ خۆی هەر یەک لاپەڕی تایبەت هەیە کە باسی بژێوی و شوێنی نیشتەجەبوونی ئەو تاکەکانەکات یا خێزانەکانەکات کە بۆ نمونە ئەڵێ یەتە ماڵەکەت ئەڵێ چەند قاتە چەند ژووری تایە لەوانەیە ئێستا هاوڵاتیەک پرسێ جا حەقی چیە بەسەر ئەوەوە نەخێر ئەمە پێم وابێت زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی لە پلانی ئایندەی وڵاتە بۆ نمونە وەزارەتێک کە معنیە بە وەزارەتی شارەوانی بۆ نمونە پلانی چی بێت بۆ دروستکردنی شار بۆ دروستکردنی گەڕەکێک ئایا ئەو پێداویستەی خەڵک کە هەیەی ئێستا زیاترە لە خۆی کەمترە لە خۆی یعنی زۆربەی زۆری شۆ زۆربەی ماڵەکان لەوانێت دوو سێ قات بێت دوو ژووری بەکارێنێ ئایا ئەم سێ قاتە بۆ دروستی کردو چاولێگەریە چاو لە خەڵک کردووە بۆ نمونە مەسەرەن کە ئەوە باسەکەن یا خەڵکەکەی لە خارجە ماڵەکەی چۆڵە یاخود بە پێچەوانەوە ئێستا ئەچیتە شوێنی وە لە 100 مەتریەکە لەوانەیە 15 سەرخێزانی تیابێت کە ئێستا بۆ بە نوکتە لە ناو سوۆشیال میدیایە کە ئەچەند سەرژمێریەکە ئەڕوا ئەپرسی ئەڵێ چەند کەسن ئەڵێ ئەوەندە کەسین یعنی ئەم زانیاریانە من پێم وابێت هاوڵاتی زۆر بە شەفافی باسی واقعی خۆی بکات چونکە ئەمە یارمەتی دەرێکی زانستیانەیە بۆ ئەوەی کە لە ئایندەیە دەسەڵات و حکوومەت بتوانێت بڕیاری دروستی بۆ بدات ئەمەگەر لە ئاستی خزمەت گوزاریەکانی شاباسیکن لەناو فۆرمەکەیە پرسیارەوێکرێ ئاوی خواردنەوە سەرچاوەکەی چێ لەکوێ بۆ نمونە یعنی خەڵک گرنگە ئەمە بزانێت ئەم ئەنجامی ئەم سەرژمێریە ئەکرێت یعنی بەکار بێنرێت بۆ گەیاندنی خزمەت گوزاری بە ناوچە جیاوازەکان ئەمە لە پلانی یعنی حکوومەتە حساب بۆ ئەم شتانە ئەکرێت ئەبێ بکرێت خۆی سەرژمێری بۆ ئەوەیە ببێتە سەرچاوەیەک بۆ بڕیار یعنی کاتێک کە ئەنجومەنی وەزیران بۆ نمونەدا ئەنیشێت خواستێک یەتە پێشەوە ئەو خواستە لەسەر چ بنەمایەک وەڵامی باتەوە یا ڕەفزی کات هەبێ لەسەر بنەمای ئەو زانیاری و داتا ورد و زانستیانە بێت کە بەرەنجامی سەرژمێریەکە خراوەتە بەردەست لەبەرەوە مەسەڵەن سەباسی ئاو یا کارەبا کە پێداویستە سەرەتایی و ئەساسیەکانی هەموو هاوڵاتیەکە سەرچاوی ئاوی تۆ ئایا بیرە ئایا لە تۆڕی ئاوە دەستەکەوی ئایا بە تەنکەر ئەیکڕی ئایا لە دراوسەکەتەوە یعنی بە کورتەکەی هەمووی تایە بۆ ئەوەی بزانێت چەند هاوڵاتی لە وڵاتی ئێمەیە بۆ نمونە سەرچاوی ئاوی چیەوە کامەی زۆرەوە کامەی کەمە بۆ چۆن کارەبا ئایا سەرچاوی کارەبای تۆ مۆلیدەیە یاخود خۆت مۆلیدەیەکی تایبەتی هەیە یاخود تۆڕە یاخود وزەی باە یاخود لە خۆرەوە هێناوتە یعنی ئەمانە هەمووی بەرچاوڕوونیەکە کە ئێستا وڵاتی ئێمە ممکنە کە ئێمە لە خۆرەوە بتوانین هەنگاو بنێن بۆ سەرچاوی وزەی کارەبا کە هاندەرێک بێت یعنی ئەگەر بۆ نمونە بزانین خەڵکێک هەیە کە زۆر گرنگی بەوە ئایا یاخود ڕووی لەوەیە بڕیارێکی بۆ دەرکەواتە بێ خەڵک زۆر پێی خۆش بێت کە ئەم پرسیارانەی لێ بکە لە بەرەوەی پرسیارەکان دەریەخەن کە ئەو پێویستی بەچە لە داهاتوو حکوومەت ئەوەی پێ بگەێنێت دوانیە پێم وابێت ئەو وەڵامی ئەو پرسیارانە خستنە ڕووی واقعی ڕاستەقینەی خەڵک و هاوڵاتیان و شار و شارۆچکەکانە کە ئێمە ئەگەر باسی کشت و کاڵ بکەین باسی گوند و ناوچەکانی دەرەوەی شارەکان بکەین هەر هەمووی ئەچێتە ژێر کێفی ئەم سەرژمێریەوە کە داتایەکی جوان معلوماتێکی جوان طبعا زۆر بە وردەکارانە ئەمە داڕێژراوە ئێمە لە ڕاستیە ئەم چەند ڕۆژەکە سەرقاڵی باسی سەرژمێرین ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر ناوچەی کەرکووک و ناوچە جێناوەکانە کە گرفتی تایە و جۆرێک لە باسی سیاسیە یعنی ئەمە وای لێکردن مەشغوڵی کردوون بەوە لایەنە ئیجابیەکەیمان بیر چووە کە ئەمسڵەن یعنی هەر وڵاتێک سەرژمێری تیان نەبێت ئەو وڵاتە نازانێت لەکوایە و نازانێت هەنگاو بنێ بەرەوکوێ کە ئەمە گرفتە کاکسو یەک پرسیار بە کورتی جوان بێتەوە دوای سەرژمێری چەند ڕووپێویەکەکرێت بۆ بابەتی بێکاری هەژاری هەڵاوسان ئەوانە ئەم سەرژمێری ئەبێتە ئەساس بۆ ئەوانش دقیقتر دەرچن من وەکو مامۆسایەکی زانکۆ یەکێک لە معاناتەکانمان لەگەڵ هاوڕێکانمان هەمیشە کاتێک ئەمانێت توێژینەوەیە بکەین بەداخەوە سەرچاوی زانستی دقیقمان لە بەردەسانیە من لە بواری پرۆژە بچووکەکانە بەحسم کردووە گەڕاوم بزانم ئایا لەم شاری خۆمانە چەند پرۆژەی بچووک هەیە ئەو شوێنانەی کە شوێنی تۆمارکردنن لە ڕاستیە زانیاری کۆنیان لەلایە بەڵام ئێستا هیچی بۆ نمونە ئەم سەرژمێریە قەنەعەتم وایە طبعا وا داڕێژراوە زۆر زانستیانە داڕێژراوە ئێمە بەدەر لە باسی سیاست و ئەوانە سەیری ئەم سەرژمێریە بکەین منوە ئەزام خزمەتێکی گەورە ئەکا بە ئێستا و بە ئایندەی هەموو ناوچەکە و بە تایبەتی ئێمەی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە 1970 ئەم سەرژمێریە نەکراوە هەمووی بە تەخمینات و بە عینە وەرگیراوە یعنی بە عینەی زانستی کە لە ساعەوەنەی شتێک وەرگیراوە دوایی تعمیم کراوە
کە ئەوە زۆر لەوەچە زانستی نەبێت ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە بۆ ئێمە کە بتوانین لەو هەنگاوە هەموو بڕیارەکانمان زانستی بێت. زۆر سپاس دکتۆر ئەمجەد محەممەد پسپۆڕی کارگەڕی